بەهای مرۆڤ هیچ کات بەو شتە نەبووە کە هەیەی بەڵکو هەمیشە بەو شتە بووە کە ئەی بەخشێت خۆر ئاگری پێەیە بەڵام ڕووناکی دەبەخشێت مرۆڤیش کە خاوەن هەست و دڵە ئەبێ بۆ هەمیشە سۆز و میهرەبانی و خۆشەویستی ببەخشێتن ئەمڕۆ ئەوەندە دڵخۆشم ناتوانم وەسفی دڵخۆشیەکەی خۆم بکەم لەگەڵ ستافەکەم چرکە بە چرکەمان ژماردووە بۆ ئەوەی ئەم پرۆگرامەتان بۆ تۆمار بکەین بۆیە داواتان لێ دەکەم تا کۆتایی لەگەڵمان بن بۆ ئەوەی بزانن پرۆگرامی ئەمڕۆمان بۆ جیاوازە. ئێستاش گەشتینە ئەو شوێنەی کە ئەمڕۆ بانگی ئێوارەی لێ دەکەینەوە لەگەڵم بن بۆی بزانین لەگەڵ شێفەکان چ خواردنێکی خۆش و تەندروست دروست دەکەین و بۆکەی دروست دەکەین. ئێستا کاتی ئەوەیە پێتان بڵێم من لەکوێم من لە ماڵی بەساڵەتوانم ئەو ماڵەی هەرکوچێکی چیرۆکێکە لەگەڵم بن ئەچینە لای کاکسەنگەر بەڕێوبەر و بەرپرسی ماڵی بەساڵاتچوان دەچین لەگەڵ ئەو لەو ماڵە ئەسوڕێنەوە و زیاتر زانیاری لێوەرەگری. کاکسەنگەر سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته. باشی بخير بين سرساو أهلا وسهلا بخير بيدي باشم شکر سرساو سلامت بی أخوا بريزي سرساو بخير بين خوش عمرو میوانی ئێوەی يا أخو بخير بين سلام احترام هي بخير بين الله میوانی تریشت هەیە والله كاك حازي سعد خواست دەستی خۆش بیەوە هەر دەستەکان خۆش فرسەتێک بوو تازە پێش جەنابتان هات یعنی دڵخۆش بووین تەقدیری خوای بوو دیارە لەگەر هاتن هەندێک کەلوپەل و هەندێک ئەشیا بوو هەندێک کەلوپەل تایبەت بەڵێ بەڵێ بێجگەلێک هەندێکی تایبەتیش لە بۆ یەک دوو بەساڵاتوو بوو کەسانی وەک تۆ جێگای شانازی ئینشاڵڵە دەستین گۆش خۆش بین زۆر سوپاس دەکات. چیت هەیە بۆ ئەو کەسانەی کە ئەتوانن هاوکاری ئەو کەسانە بکەن کەلوپەلیان بۆ بێنن؟ بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. طبيعي كاري خيرخوازي خانم ما شاء الله هولير خيرخوازي قالك باشي زوري ليا الحمد لله دستيان خوش بي خواي قوري أوانا لبو أو شاري هرب منين إن شاء الله. أما كاركان مانسيا طبيعيك لنا خواي قوري المسخر أما خواي قوري التسخير ماني كرديا لبو خاطري جێبەجێ کردنی هەندێک کەم و پێداویستی ئەو برایانە کاتێک ئەوەک ئەگەر بەبییرتان بینم حەزرەتی ئیبراهیم کاتێک منداڵەکانی هینا لە کنبەیتی داینا وتی ربنا إني أسكنت ذريتي بواد غير ذي زرع ربنا ليقيموا الصلاة فاجعل أفئدة من الناس تهوي إليهم. أما كاركمان چالنجی کەس ناکەین ناوی کەس ناینین فیلان و فیلان ئەمە فقط هەستی ئەو عالەمەی لە بۆ ئێرەمان ڕاکێشایە و الحەمدوللا دەبینم ماشاءاللای لێ بیانی زۆر کەس ڕووی لەو لای کردیە و خێرخوازی لێرە دەکە ئەمەش بەشەشی خوای گەورە ئەو شەڕەفەی دایتەمەکەوە بەشێک بین لەو خێرخوازانە لێرە ئینشاءالله کەسانی وەکو تۆ نمونەی وەکو تۆ هەر لە زیاد بووندا بن. کاکسەنگەرجا بەڵێ پێشەوەی بچینە ژوورەوە بەڵێ سوپرایزێکمان هەیە لە ڕێگەی خێرخوازێکەوە ئەویان نوێ بوو ماشەڵڵا دڵێکی زۆر باشی هەیە کەسایەتێکی زۆر باشی هەیە فعلا سپرایز دەمزانی بەڵێ ئەو کورسی و مێزانەی کردوتە دیاری بۆ ئێوە دەستی خۆش بۆ ئەو ماڵە ویستی هەر دیارەکی بچووک لا ئێوە بەجێ بێڵێتن ئێمە خۆمان دەستخۆشی لێەکەین و شانازی پێوەکەین خاوەن دڵێکی زۆر زۆر گەورە و میهرەبانە. زۆر سپاسی دەکەم دەستی خۆش بی نازانم ئەو خێرخوازە بە ڕێزەکەیە بەڵام دەستی خۆش بی کە لە ڕێگەی جەنابتانەوە وەکو کوردستان بیچوچار هەم بەرنامەکە و هەم حزوری جەنابتان دەستخۆشی لێ دەکەم خوای گەورە مۆفەقیکاوە ئینشاءالله هەموو خێرخوازانی دی کە دەستبارە لەو ماڵە حکومیەی هاوتەریب لەگەڵ ئیش و کار و خزمەتی حکوومەت کە بە یاسا ڕێگەیدایە خێرخواست کۆمەک و هاوکاری و پاڵپشتی ماڵی بە ساڵاتوان دەکەن ئەوەش هەر لەو ڕوانگەیەوە قبولی دەکەین و
دەستخۆشی لێ دەکەین خوای گەورە زۆر مۆفق سپاس کاک سەنگەر جا بێجگە لەم کورسی مێزانە هەر خۆی کەوەنتەرێکیشی بۆ ئێوە کردوتە دیاری دەستی خۆش وتیشی سپاسی لە دەستی جیاتی خۆش. من پێی بڵێن لە شوێنی من پێی بڵێن کە هەرچیان پێویست بوو زۆر من لە سپاسی خزمەتیان ناکرێ دەبوو بزانین چێ و خۆ. یارمەتیان دەوتی بە هیچ شێوەیەک ناوم مەهێنن من تەنها دەمەوێت یارمەتیان دەم و بەشێکی بچووک بم لە ماڵە. سەنگەر ئەگەر باسی ئەوەم بۆ بکەی لێرە چۆن بە ساڵە چوان وەردەگیرێن لەسەر چ پێوەرێک وەردەگیرێن و لە چ تەمەنێکەوە وەردەگیرێت بڵێ وەرگرتنی بە ساڵات چوو لێرە بە پێی پێڕێ ژمارە 2 ساڵی 2013 تاوان سوپاس بە حکوومەتی هەرێم لە 2013 پەیڕەوەشی جوانی لە بۆ هەرێمی کوردستان تەبەنی کرد ئەم تێکەڵەکی پێشکەوتوو بە ڕەچاوکردنی کەلتور و ئاین لە هەرێمی کوردستان و جیاوازی ئاینیش لێرە ناکرێ هیچ کەسێک کە نەخێر ئیسلامە یان مەسیحە یان هەر دینەکی دیە بەنسبەت سیستەمی وەرگرتن ئافرەت وە پیاویشمان هەیە لێرە دانیشتوو بی عێراقبی عێراقی بی مەرجەوە لە هەرێمی کوردستان بی باشترە لەبەر نزیکی و هەبوونی کەفالەتی کە پێویستە و کەسێک کە دێ کەفالەتەکی هەبی لە بە حاڵەتی نەخۆشکەوتنە یان حاڵەتی کۆچی دواییە بۆگە هەر کەسیشی نەبی لە نەتیجە ئەوە حکومت دەبتە خاوەنی کە ئەمە نوێنەرەتی کاروباری حکومت لەو ماڵی دەکەین ئەمە دەبینە خاوەنی بەڵێ بە دڵنیاییەوە تەمەەن شەرتەوە پێویستیشە شەربی لەبەرەوەیەت و ناکرێت خەڵکە توانای جەستەی و هێزی جەستەی تێدامە بینی لە شوێنێک دایبنێ کە پێویستی بەو شوێنە نییە چکە ئێرە سیستەم ئوتێل نیە سیستەم ماڵە و پەیڕەوی ژمارە 2 هەتا خانەی گۆڕی بە ماڵ بۆ ئەوەی کە لە ڕووی مفرەداتی وشەیشەوە ئاسوودەی بە گیانی ئەو بە ساڵاتچۆی ببەخشی کە ماڵی ئەوە ئەمە ئێستا هەمومان میێوانی ئەوانی ئەوە ماڵی ئەوانە حکومت خاوەنی ئەوانە و ئەوان لێرە لەو ماڵەنە ئەمە میوانی ئەوانی 6 ساڵ بۆ پیاوە 6 ساڵ بۆ پیاوە 55 ساڵیش بۆ ئافرەتە ئەوەش ستانداردێکی جیهانیە کە لە UN دانرایە مام حاجی چت هەیە بۆ کوڕکچانی گەنج چۆن بن لەگەڵ دایک و باوکیان وەڵڵی سەرەتا هەموو شتێکی زۆر زۆر ئاگان لە داک و باوکی خۆیان بیتن دایمەن لە قسەی داک و باوکی خۆیان دەرنەچن ئەو هاتوی هەموو کەسێک نەکەن ئەو ڕۆسقە و ئەوە هیچ تەگی نمایە دایمەن ئینسانی باش بودن لەگە ئینسانی باش هەڵستن دانیشن ئەوێ ینی ئینسانەکە چەند مقایەتی خۆت بی چەند ئاویرای خۆت داک و بابیش هەر ئەوەی دەوێت لە ئەولادی خۆی دایمەن وریابی و زیرێک بی لە خۆی ئەو دنیاشی زرێوەشی گوتی 52 ڕۆژەکە میێوانی لەسەر دنیاە ئینسان هەتا پێی بکرێت چاکە و خێر و ئینسانی ڕاستن باشە دەست خۆش بێ بە قوربان وەتەن ئاواکەی چەند دڵگیر و شیرین
نسرينا ووطن أواكي ساد الجيرو شيرينا خاش زيرو قوهرة أبي كوسرة خاش قوهرة فرلا قولو نسرينا فرلا قولو نسرينا أم خاكا خاشي كردا زي بروانو هردا زي قشرينا بزا خاشي قوهرة أبي كوسرة فرلا قولو نسرينا فرلا قولو نسرينا الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. ئامۆژگاری چییە بۆ گەنجەکان چۆن ئاگان لە دایک و باوکیان بێتن؟ والله دەزانی چۆنە زروفی ئەو ڕۆ زروفەشی زۆر ناسکە و زۆری ناخۆشە خەڵک بەعامی ڕەحم بووە یعنی بەعام دەتانم برێم لە ڕەحمی خوا کەم بووە بەدری دین لە دڵی کەم بووە یعنی دەبینە مەسەل لە ماڵی خۆیتی بینە داکەش لەگەرە ئەو داکە بەخێوی کردیە ئەو پڕێ بەخێت کردە گەورەی کردێ ژێر لۆی نایە خزمەتی کردێ بەڵام دەبینی خێزانەکە ڕازی نییە پێدر یان ئەتوو یان ئەمن یان داکە یەک هەر بژێ ئەوە شەش زۆر زۆر یعنی گەورەیە بەڕاستی کە داکەکەەوە خزمەتت بکە لەو تەمەنەی و گەورەت بکە و بەونەوعی ئەوزە ئەتوو مەسەلەن جای بدەیە ئەوە زۆر شەشی ناخۆش واقعی. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. بەڵێ بینەران بەم شێوەش هاتیینە کۆتایی پرۆگرامی خوانی ڕەمەزان کە بە درێژایی مانگی ڕەمەزان لەگەڵتان بوون و میوانی ماڵەکانتان بوون سوپاس بۆ هەر ماڵێک کە دەرگای لە ئێمە کردەوە ئەو ماڵەتان هەر ئاوەدان بێت ئێوە هەموو ڕۆژێک منتانە بینی لەسەر شاشە بەڵام لە پشت منەوە ئەو سافە ماندوونە ناسە هەبوو کە بێ گوێدان بە ڕەمەزان و بە ڕۆژوگرتن بەو پەڕی تموحەوە بۆ ئیشەکەیان ئیشیان دەکرد پرۆدیوسەرەکە خاتومیدیا کاکی دەرهێنەر کاکی یوسف کامێرەمانەکان هاوکارەکانمان بەڕاستی ئەگەر ئەوان نەبان من نەمدەتوانی بەتەنیا هیچ بکەم دووبارە ماڵی هەموو لایەکتان ئاوادا بێتن و ئیشەڵڵا جەژنی خۆشی و شادی دەبێ بۆ هەموو لایەک.